سڵاوتان لێبێ خوێندکاران لەوانەیەکی تری بیرکاری دوانزەی زانستی لەوانەی دووەمان لە بەشی چوارەمە ئەوە بوو لەوانەی یەکەمان باسی ماوەکانی زیادبوون کەمبوون و خاڵی شلۆقمان کرد ئەوانە چەند نمونەیەکی زۆرمان حل کرد ڕانامان هەموو حل کرد وتمان زیادبوون ئەوەیە ماوەیەکە لەسەر چەماوەی نەخشە کاتێک کە داتاشاوی یەکەمتیا چییە موجەبەوە نیە ئەی ماوەی ڕوولەکەم بوون چییە ئەو ماوەیە کە داتاشاوی یەکەمتیا سالبە ئەی ئەگەر سفری کرد ئەو کاتە خاڵک دروستە بێ پێوتێ خاڵی شلۆق خاڵی شلۆق کاتە پێناسەکەی ئەمەیە بەهایە کە خاڵێکە کە لەو خاڵە داتاشاوی یەکەمتیا یا سفرە هەندێک جار پێناسەنێکراویشمان هەیە ئەمانەمە باس کرد کە بە داتاشاوی یەکەم ئەتوانین ماوەکانی ڕوولە زیادبوون ڕوولەکەم بوون خاڵی شلۆق دۆزینەوە ئێستا ئێمە لە وانەی دووەمان وانەی دووەم باسی ماوەکانی قوپا و قۆقس خاڵی وەرگەڕانەکەین ئەم وانەیەمان تایبەتە بە دۆزینەوەی ماوەکانی قوپا و قۆقس خاڵی وەرگەڕان ماوەکانی قوپا و قۆقس و خاڵی وەرگەڕان بابزانین ماوەی قوپا و چۆناییە ماوەی قۆقس چۆناییە هەموو ئەم ماوانەی کە باسیەکەین باسی چۆنیەتی شێوەی چەماوەی نەخشاکەین ئەگەر نەخشەیەکمان هەبێ سەیریکەن ئەگەر نەخشەیەکی بۆ نمونە سێجا بە تایبەتی کە لە شێوەی نەخشەی سێجاوتمان لە شێوەی ئێنەکە دەرەچێت ئەگەر وا دێنین ئەمە نەخشەیەکی سێجایە بەم شێوازە دەرچووە ئەگەر دیقەت بین وتمان ئەمە ڕوو لە زیادبوونە ئەم بەشەی ڕوولەکەم بوونە ئەم بەشەی ڕوو لە زیابوونە ئێستا من باسی قوپا و قۆقس خاڵی وەرگەڕانەکەم قوپا و سەیریکەن ئەم ماوەیە بینن کە ئەم بەشەی ئەمە قوپاوە ماوەی قوپاویش چۆن دروستە بێ ئەمە پێناسەکەیە دەڵێن ماوەی قوپاو ماوەیەکە لەسەر چەماوەی نەخشە ماوەیەکە لەسەر چەماوەی نەخشە لە هەموو خاڵەکانیدا لە هەموو خاڵەکانی ئەو ماوەیەدا داتاشاوی دووەم موجەبە داتاشاوی دووهەم بە موجەب دەرەچێت لە هەموو خاڵێکیدا کەواتە پێناسەیەکی کورت و پوخت بۆ ماوەی قوپا و ماوەیەکە لەسەر چەماوەی نەخشە لە هەموو خاڵەکانیدا داتاشاوی دووەم موجەبە بێت ئەی ماوەی قۆقس کامەیە سەیریکەن ئەمەی ئەمدی و ئەمە قۆقزە ماوەی قۆقس ماوەی قۆقس چییە ئەمە پێناسەکەیەتی ماوەیەکە لەسەر چەماوەی نەخشە لە هەموو خاڵەکانیدا داتاشاوی دووەم بە سالب دەرەچێت داتاشاوی دووەم ئەنجا لە نێوان هەموو قوپایەک و قۆقزێکە خاڵێکمان هەیە کە پێی ئەوترێ خاڵی وەرگەڕان خاڵەکە ناوی خۆی بەخۆیەوێتی وەرەگەڕێ لە قوپا و بۆ قۆقز یاخود بە پێچەوانەوە خاڵی وەرگەڕان ئەمە پێناسەکەیەتی خاڵێکە خاڵی وەرگەڕان یەک خاڵە بەس ماوەکە کۆمەڵە خاڵی زۆرە بۆیە خاڵی وەرگەڕان خاڵێکە لەسەر چەماوەی نەخشە کە لەو خاڵەدا داتاشاوی دووەم یا ئەکاتە سفر یان پێناسە نەکراویشمان هەیە کە دوای باسیەکەین کەواتە ئەو پێناسەی ماوەی قوپا و قۆقس خاڵی وەرگەڕانەوە ئەی چۆنە دۆزرێتەوە هەنگاوەکان ئەلێرە بە کورتی ئیشارەتی پێکەین هەنگاوەکانی دۆزینەوەی ماوەکانی قوپا و قۆقس خاڵی وەرگەڕان چۆنە یەکەم یان یەکسەرە بێت داتاشاوی چەندەم دۆزینەوە داتاشاوی دووەم ئەگەر باسی زیابوون و کەمبوون و خاڵی شلۆقرا داتاشاوی یەکەم بەس ماوەی قوپا و قۆقس خاڵی وەرگەڕان داتاشاوی چەندەم بەکارێنی دوای ئەوە هەنگاوی دووەم داتاشاوی دووەم یەکسان ئەکەین بە سفر سێم بەهای ئێکسە دۆزینەوە ئەم بەهایە جاران پێمانوت بەهای شلۆق لە داتاشاوی یەکەمە بەس ئەم بەهایە لێ نووسین هەڵی دەبژێرین بۆ خاڵی وەرگەڕان چ ئێستا باسی خاڵی وەرگەڕانەکەم خاڵی وەرگەڕان بە سێ مەرج ئەبێ بە خاڵی وەرگەڕان هەرەوە نییە داتاشاوی دووەم کەی بە سفر و تەواو بۆیە بەم ئێکسە دەوترێ هەڵی دەبژێرین بۆ خاڵی وەرگەڕان دوایی خشتەکە دروستەکەین عینەن خشتەی زیابوون و کەمبوون خشتەی گۆڕانی داتاشاو بەڵام داتاشاوی چەندەم داتاشاوی دووەم بزانین لەکوێ موجەبە لەکوێ سالبە ئەگەر موجەب بوو لە یا قوپاوە سالب بوو ئەو قۆقزە دوای ئەوە ئاخر شت ماوەکان ئەنووسین ماوەی قوپا و قۆقز ئەنووسین طبعا هەموو ماوەکانی زیابوون و کەمبوونیش لەگەڵ قوپا و قۆقز ئەبێ بە ماوەی کراوە بێت ئەوەی کە چەماوەکە پشتیان لەیەکە ماوەکانمان نووسی ئاخر شت دەمێنێتەوە کە ئێکسەکان ئەبین لە ناو نەخشەکەی دانین نرخی وایە دۆزینەوە نرخی وای ئەدۆزینەوە بە دانانی ئێکس
لە ناو نەخشەکەدا. ئەمە هەنگاوەکانەوە بزانوانەیەکی هەتا بڵێ ئاسانە و لە بەکلۆریشە هەموو ساڵێک پرسیاری تێدا دێتەوە. با ئێمە دەستکەین بە نمونە. نمونونەکان ئاوایە یا لە بەکلۆریاڵێ ماوەی قوپایی ئەم نەخشەیە کامەیە ماوەی قوپاوەکەی داواکە یاڵە ماوەی قۆقزەکەی یاڵێ خاڵی وەرگەڕانەکەی. ماوەی قوپا و قۆقز من هەرسێکی وە خاڵی وەرگەڕان بدۆزەرەوە. ماوەی قوپا و قۆقز خاڵی وەرگەڕان بدۆزەرەوە. یەکەم نەخشە سەیریکەن FX-ئەکاتە x3 جا ناقص x2 جا زائیدەن یەک. ئەوە نمونونەکە لە بەکلۆری ئاگونجێ نمونێکی واد بێتەوە بڵێ کامە ماوەی قوپاوە کامە ماوەی قۆقزە کامە خاڵی وەرگەڕانەکەیەتی. یەکەم شت وتمان سەیری هەنگاوەکانکەن یەکەم شت بە داتەشاو دەست پێکەین. طبعا هەتا یەکەمیش نەدۆزینەوە خۆ داتەشای دووەمان دەست ناکەوێت. ئەمە کاتەچی 3x2 جا ناقسەن 6x ئەمە داتەشاوی یەکەم. داتەشاوی دووهەم ئەکاتە 6x ناقسەن 6 ئەمە داتەشاوی دووەم. داتەشاوی دووەم یەکسانکەن بە سفر. دوای ئەکسەکاتە چەند؟ یەک. ئەم یەکە وتمان چی پێوترێ؟ هەڵی دەبژێرین بۆ خاڵی وەرگەڕان. یعنی ئەگەر خاڵی وەرگەڕان دروست بوو بەم ئەکسە دروستە بێ بەڵام جارێ نازانین. تێگەشتن ئەمە هەنگاوی یەکەم و دووەم و سێم. پاشان سیرکەن خشتەی وەرگەڕانی یا گۆڕانی داتاشاوەکە چۆنە بێت. دوو خەتەکەین هەروەکو ماوەی زیادبوون و کەمبوون لێرە ئەیکەین بە سێ بەشەوە ئەمەیان بۆ ئەکس خانی یەکەم بۆ ئەو بەهایی ئەکسی کە دۆزیمانەوە خانی دووەم بۆ داتاشاوی دووهەم سێمیان بۆ نەخشەکەی. تا ئینجا لێرەدا چەند بەهامان هەیە با دیاریکەین. یەک بەهامان هەیە ئیتر نەخشەی وامان هەیە یەک بەهای ئەکس هەمانە دوان هەمانە سیان و بەو شێوازە یەک بەهای ئەکسمانەی ئەمەتە یەک. دوجار ماوەکان یەکێکیان لە یەک گەورەتر هەتاوەکو چۆ موجب بێپایان ئەم ماوەی یەکەمە. ماوەی دووەمیان لێکەوە تا چۆ سالب بێپایان. لەم ماوانەدا نرخێک باوەڕ بگرین لە یەک گەورەتر چەندمان هەیە 2 3 4 5 ئەم ژمارانەی ئەم ماوەیە ئەبین لە ناو داتەشای دووەمەدانین ئەلێرە موجب دەرچوو یعنی ئەو ماوەیە موجب و داتەشای دووە موجبی ژمارانی قوپاوە کەواتە با دوو لادانی 6 کەڕە 2 12 شەشی لێ دەرکەین ئەکاتە موجب 6 سێش دانین هەروایە چواریش دانین هەروایە بە موجب دەرەچێت کەواتە لێرەدا ماوەیەکی چیمان هەیە قوپاو ئەها شێوەی قوپایەک دروستەکەین کەواتە ماوەی قوپاو لە کێوە بۆ کۆیە لە یەکەوە تاوەکو موجب بێپایان. سەیری ئەو دی بکەن لە یەک بچووکتر چەندمان هەیە لە یەک بچووکتر 0 سالب 1 سالب 2 سالب 3 ئەمانەمان هەیە. ئەم نرخانەی ئێرە لە ناو داتەشای دووەمە دانین بزانین موجب دەرەچێت سالب 6 کەڕە 0 0 چیە مێنێتەوە سالب 6 کەواتە ئەم دی و قۆقز دەرەچێت کەواتە ئەنووسین ماوەی قوپاو سەیریکەن لە کێو بۆ کێو قوپاوە لە یەکەوە تاوەکو موجب بێپایان بە شێوەی کراوەی ماوەی قوپاوە کاتە لە یەک تا موجب بێپایان. ماوەی قۆقز لە سالب بێپایان تاوەکو یەک. ئەوە ماوەکانمان دۆزیەوە. ئاخر شت سەیریکەن ئاخر هەنگاو چییە ئەوەیە کە ئەکسەکە بەرین لە ناو نەخشەکە داین وایەکەی بدۆزینەوە. ئەم خانەی ئێرە داتەشای دووەم لەم خاڵە وەرگەڕانە یا سفرە یان پێناسەنەکراوە کە لە کەرتەکانە هەمانە بەڵام ئێرە ماوە با بچین ئەویا بدۆزینەوە. یەکەکە بەرن بۆ ناو نەخشەکە یەک سێجا یەک ئەمەشیان یەک دووجا یەکەکە یعنی یەک کەمی سێ ئەکاتە سالب 2 لەگەڵ یەکە ئەکاتە سالب یەک کەواتە ئەگەر یەک لە نەخشەکە داین چەند دەرەچێ سالب یەک کەواتە ئەتوانم بڵێم یەک و سالب یەک ئینجا بڕیاری لێن ئایا ئەو خاڵە ئەبێ بە خاڵی وەرگەڕان بەڵێ ئەبێ بە خاڵی وەرگەڕان چونکە سەیکەن دیوێکیان قۆقز دیوێکیان قوپاو ئەبێ بگۆڕێ دیوێکیان قوپاو بێ و دیوێکیان قۆقز یا بە پێچەوانەوە بەڵێ ئەمە خاڵی وەرگەڕانە. خاڵی وەرگەڕان حەزەکەم تێبینێکی گرنگتان بەمێ لەسەر خاڵی وەرگەڕان. خاڵی وەرگەڕان سێ مەرجی هەیە بە سێ مەرجە بێ بە خاڵی وەرگەڕان خۆی شوێنەکەی دیارە. خاڵی وەرگەڕان لە نێوان چی و چیایە لە نێوان قوپاوێک و قۆقزە. یەکەم مەرجەکەی ئەوەیە کە داتەشاوی دووهەم داتەشای دووەم یا سفرە یان پێناسەنەکراوە
داتەشای دووەم لە خاڵی وەرگەڕانە یا سفرە یان پێناسە. مەرجی یەکەم مەرجی دووەم ئەبێ لە قوپاو بگۆڕێ بۆ قۆقز یان بە پێچەوانە لە قۆقز بۆ قوپاو کەواتە ئەبێ بکەیتە جاری وایە نمونەی وا هێتە ڕێمان ئەم دیویشی موجەبە ئەو دیویشی موجەبە نەگۆڕاوە داتەشاوەکە ئەو کاتە ئەو خاڵە ئەڵێن تەنها خاڵێکە و خاڵی وەرگەڕان نییە باشە کەواتە ئەبێ بگۆڕە لە خاڵی وەرگەڕانە داتەشای دووەم بگۆڕە لە موجە بۆ سالب یەک سیفینی تریژ ماوە مەرجی سێم ئەوەیە کە ئەبێ ئەم وایەشمان هەبێت کاتێککە یەکسەکە بینە ناو نەخشەکەەوە ئەبێ وایەکەی پێناسە کراوە بێ ژمارێکمان دەستکەوێت نەک پێناسە نەکراوە لە کەرتەکانە ئەوە دێتە ڕێمان ئەگەر وایەکەمان دەست نەکەوت یان لای خاڵمان هەر نییە کەواتە خاڵی وەرگەڕان لەو کاتەیە دروست نابێت وابزانم هەنگاوەکان زۆر ئاسان نمونەیەکی ترتان بۆ حلکەم کە لە جیاتی خاڵێک دوو خاڵی وەرگەڕانی هەبێت fx ئەکاتە سالب x چوارجا زایدەن 2x سێجا باش ئەمە نمونەیەکی ترە کە بمانێ ماوەکانی قوپا و قۆقس خاڵی وەرگەڕانی بدۆزینەوە با بە داتەشاو دەست پێ بکەین داتەشاوی یەکەم سالب 4x سێجا ئەی ئەمەیان 6x دووجا ئەو یاساکانی داتەشاو نابێت لێرە غەڵەتکەی بە هیچ شێوەیەک بە تایبەتی کەرتەکان بە تایبەتی ساین و کۆساینەکان دوایی سالب 4x سێجا زایدەن 6x دووجا یەکسان ئەەکەین بە چەند بە سفر ئەگەر دابەشی دوی بکەین باشترە دابەشی دویکەین ئەو چوارە بێ بە چەند سالب 2x سێجاوەنیە ئەمەشیانە بێ بە 3x دووجا کێشێتە دوایی x دووجایە بەچی وەربگرن بە هاوبەش لێرا چیە منێتەوە سالب 2x زایدەن چەند سێ لەمانەوە ئەگەر یەکسانیکەین بە سفر ئەممان بیر چووکە ئێمە داتەشاوی یەکەم ماوەرگوە نیە زۆر باشە کەواتەمە هەڵەیە لێرە بۆم دۆزینەوەی ماوەکانی قوپان قۆقز ئەبێ داتەشاوی دووهەم وەربگرین ئەو ڕقەمانمیش پێم سیر بوو سێ کەڕە چوار لە یاچەنەکە سالب 12x دووجا ئەمە تریان دوو شەشی 12x ئەمە داتەشایی دووەمە وەکو پێم وتن ئەمان نابێ غەڵەتکردن نەگەوێن دوای ئەوە سالب 12x دووجا موجب 12x یەکسانەکەین بە چەند بە سفر دابەشی 12کەن باشترە دابەش 12 بۆ یە 12 بڕە ناقز x دووجا زایدەن یەکس ئەکسێک بەچی وەربگرن بە هاوبەر چیە مێنێتەوە سالب x موجب یەک ئەلەمانە x چەندی کرد سفرەکە یان x سفر یان ئەمان یەکسانە بە سفر ئەکسەکاتە یەک کەواتە لێرە دوو بەهای ئکسمان دەستکەوە وایە ئەمانە وتمان ئەڵێن هەڵی دەبژێرین بۆ خاڵی وەرگەڕان هەڵی دەبژێرین بۆ خاڵی وەرگەڕان سەیری خشتەکە بکەن وتمان دوو خەت ئەەکەین ئەیکەین بە سێ خانەوە خانی یەکەم بۆ ئکس خانی دووەم بۆ داتەشای دووەم خانی سێم بۆ نەخشەی ئکس خاڵی یەکەم کە سفرە لێرە خاڵی دووەم کە یەکە لێرە چەند ماوەمانە بێت چێزانێ سێ ماوەمان هەیە ماوەی یەکەم لێکەوە تاکۆ موجب بێپایان لێک گەورەتر چەند وەرەگرین 2 3 4 دوو وەرگرە لێرا داێنین دووجا ئەوە 4 زەربی سالب 12 سالب 48 ئەمە سالب 48 لەگەڵ 12 کەڕە 2 موجب 24 هەر ئەوەم پێ بڵە ئایا سالب 48 موجب 24 سالب بە موجبە سالب دەرچێ نیشانەی گەورەکان کەواتە لێرە سالب دەرچوو یعنی قۆقزە وایە بینی سفر و یەک چەندمان هەیە پوینت 5 وایە بینی سفر و یەک پوینت 5 مانێ ئەگەر پوینت 5ەکان لێرە دابنین ئەبێ بڵێ سالب 12 کەڕەت پوینت 5 دووجا کە پوینت 25ەکە زای 12 کەڕە پوینت 5 وابزانم بە موجب دەرەچێ بە دڵنیایەوە بە موجب دەرەچێ تەهید ئەمێنێتەوە لە سفر کەمتر لە سفر کەمتر سالب یەکمان هەیە سالب دوومان هەیە ئەگەر سالب یەک دابنین سالب یەک دووجا ئەبێتە موجب کەڕە سالب 12
سالب دوانزە ئەمە سالب دوانزە ئەی دوانزە کەڕەت سالب یەک ئەی ژەکاتە سالب دوانزە سالب دوانزە سالب دوانزە سالب 24 نەڵی موجب چکە خۆ لێکدان نییە کەواتە ئەمەیان بە سالب دەرێت ئەمەیان بە سالب دەرەچی واتە قۆقس ئێستا ماوەکان با بنووسین ماوەی قوپاوی ئەم نەخشەیە لە کۆ بۆ کۆ موجبە لە سفر تا یەک کەواتە ماوەی قوپاو لە سفر تاوەکو یەک ئەی ماوەی قۆقس دوو ماوەی قۆقزمان هەیە یەکیان لە سالب بێپایان تاوەکو سفر یەکەگرێ یەکگرتنە دانین لێکەوە تاوەکو موجب بێپایان ئەوەش ماوەی قۆقس چەند خاڵی وەرگەڕان دروستە بێ دوان دروستە بێت چکە دوو ئێکسمان هەیە سفر لەگەڵ یەکە ئەیان بینەوە بۆ چۆ بۆ ناو نەخشەکە تەمان ئەم خانانە وتمان داتەشا و سفرە بەس ئەم دوو خانەی ماوە ئەم دوو خانەی لە کێوە دۆزرێتەوە لە نەخشەکەی سەرەوە با سفر دانین سفر چوارجا و سفر سێجا هەر سفرەکە کەواتە خاڵی وەرگەڕانی یەکەم سفر و سفر خاڵی وەرگەڕانی یەکەم ئەی دووەم یەکەکە دابنین سالب یەک توان چوار ئەوە سالب یەک ئەمەشیان هەردووەکە سالب یەک سێجا ئەفو یەکمان هەیە یەک سێجا یەک کەڕە دوو هەردوو لێرە سالب یەک لەگەڵ موجب دوو ئەکاتە موجب وابزانام یەک دەرەچێوەنیە کەواتە یەک و یەکیش ئەبێ بە خاڵی وەرگەڕانی دووهەم ئەمەش نمونەیەکی تر لەسەر ئەو نەخشانانەی کە داوای قوپا و قۆقس خاڵی وەرگەڕانەکە خۆی لە ڕاستیە ئەو نمونانەی کە کەرتیانتیایە ئەو نمونانی کە ساین و کۆسانیانتیایە ئەو وردەکاری زۆر باشیتایە ئێستا ئەگەر هەوڵ بدەین لە نمونەی ئەوە حل بکەین باشترە ئەگەر سیرێکی ئەم نمونەیە بکەن کە لە کتێبی ڕاهێنانە هەیە لە بەکلۆریشا یەک جار هاتۆتەوە ئەم نمونێ fx ئەکاتە x ناقص کۆساین x لە نێوان سفر تا دوو پای هەمیشە کە ساین و کۆساینمان هەبوو بە دڵنیاییەوە ئەبێ ماوەیەکشمان باتێ بڵێ لەو نەتاونە ئەجا ئەگەر ماوەش نەنووسرا بوو خۆمان لە سفر تا دوو پای وەرەگرین ئەگەر نەنووسرا بوو با بچین داتاشاوەکان وەربگرین داتاشاوی یەکەمم پێ بڵێن x ئەبێ بە چەند یەک کۆساین ناقص لەگەڵ ناقسا بێتە چی زاید ئەمە داتاشاوی یەک داتاشاوی دوو یەکەکە بێ بە سفر ساینە بێ بەچی کۆسانیەکەست ئەمە داتاشاوی دووەم داتاشاوی دووەم یەکسان کە بە سفر کۆساینی ئەکس بکاتە سفر وەختی خۆی لە بوار و مەوداوانەشا زۆر باسمان کرد ئەگەر کۆساین بکاتە سفر ئەکسەکە بە ئینڤەرسی بۆرگین بەڵام خۆی وەکو یاسا هەمانە ئەکاتە چی پای لەسەر دوو زاید کەی پای یاخود ئێن پای لەسەر دوو زایدەن کەی پای یاخود ئێن پای ئەو کەی ئێنە چییە کەی ئەوە ژمارە لە سفرە و دەستپێکە یا سفرە یان یەکە یان دووە ئەگەر ماوەکەمان موجب و موجبەکانگە سالبیش و سالبەکان وەرەگرین کەواتە ئەگەر کەی سفر بێ بزانین ئەم کەیە ئەگەر بە سفر دامان نا ئێکسەکاتە چەند ئەمە زەربی سفریکە سفر یعنی بەس پای لەسەر دووە مێنێتەوە وایە پای لەسەر دوو ئەمە یەکەم بەها ئەی ئەگەر کەی یەک بێ ئەگەر کەیەکەمان یەک بوو ئەبێ بڵین پای لەسەر دوو زائیدەن یەک پای لەسەر دوو زائیدەن یەک پای وەرە ژێری بۆ هاوبەشکەن ژێرا بێ بە دوو وانە ئەمەش یەک و دووە کاتە سێ پای لەسەر دوو کاتێکەکەی یەک بێ هەموو کاتی ئێکسێکە دۆزیەوە بەلاچاوێکی سەیری ماوەکە بکە ئەگەر ئەم نرخانە لەم ناو ماوەکەیە بوو وەریگرە ئەگەر لە ناو ماوەکەیە نەبوو وازی لێنین ئێستاەوە وەرەگیرێت چکە سێ پای لەسەر دوو لە بینی سفر و دوو پایە با بڕین بۆ کاتێک کەی دوو بێ ئەبێ ڕیزەکەی وەربگرین ئەو نەیکە لە ماوەکەیە ئەگەر لە ماوەکە زیاتر بوویت وەری ناگرین کەی با دوو بێ واتە ئێکسە کاتە پای لەسەر دوو زایدەن چەند پای دوو پای دەبێنە پێشاوی خۆ دوو پای لەسەر دوو بخەیتە سەر لە دوو پای زیاتر نابێ زیاترە بێ وانە کەواتە ئەمەیان وەرناگیرێت چونکە لە ماوەکەیان نییە ئەکاتە 5 پای لەسەر دوو باشە کەواتە ئەبێ لێرا بوەستی یعنی تەنها ئەم دوو بەهایەمان هەیە اینجا بابین
خشتەی گۆڕانەکەی بۆ دروستکەین سیرکەن چۆنایی بە هەمان شێوە دوو خەت پێشین و بیکەینەوە بە سێ خانە ئەوە ئێکس ئەمە داتەشاوی دووهەم ئەمەش نەخشەکە. ئەنجا چەند بە هەمان هەیە سێریکەن یەکێکیان پای لەسەر دووە یەکێکیان سێ پای لەسەر دوو. سەرەتای ماوەکەش چەند بوو؟ سفر بوو. ئەو سەر چەنە؟ دوو پای. چەند ماوەمانە بێدە و کاتە؟ سیان. بەنسبەت ساین و کۆساینەکانەوە زۆربەیان ئەگەر ئەم ماوەی یەکەمە موجب دەرچوو لە ساین و کۆساینە ئەوەی تریان چییە؟ سالب موجب سالب موجب. زۆربەیان ناڵین هەمووی چونکە تایەتی کە شازیشە هەمووی موجبێ ئەوە پرسیاری شازی وامان هەیە بەس لە مەنهەجی خۆمانە نایەتە ڕێمان بەو شێوازە. سەیری ماوەی یەکەم کەن تاقی بکەینەوە بینی سفر تا پای لەسەر دوو. پای لەسەر دوو تەمان یعنی 90 بە 60 لە سفرەوە تا 90 گۆشەیەکم پێ بڵێ لەو بینە 35 وانە باسی وەربگرین سی. ئەم سیە لەکوێ داهەندێ؟ ناداتە شای دووەم ئەلێرە کۆساینی سی. کۆساینی سی و حاسیبێ لێ بە ئەڵێ ئەکاتە ڕەگی سێ لەسەر دوو بە موجەبی دەرەچێت کەواتە ئێرە چییە؟ موجەبە یعنی قوپاوە وایە؟ ئەگەر خانەی یەکەمیش موجب دەرچوو کۆساینی سی موجبە بە دڵنیاییەوە ئەو کاتە ئێرە چی دەرەچێت؟ ئێرە سالب دەرەچێت واتە قۆقز ئێرە موجب دەرەچێت. ئەشتوانین خۆ زۆر قورس نییە لە هەر ماوەیەکە نرخێ وەرگێستا بۆ نمونە ماوەی دوم هەر بەدەمی بۆتان تاقیەکەمەوە. پای لەسەر دووتمان یعنینەوە سێ پای لەسەر دوو یعنی 270 بینی 90 تا 270 شتێکم پێ بڵێن بینی 90 تا 270 180 وەرە 180 لێرا دابنێ کۆساینی 180 بزاناڵێ چەند کۆساین 180 ناقز یەکاتە بە ناقز دەرس کێشەی نییە بە هەمان شێوە. ئەنجا ماوەکان با بنووسین هەر بەدەمی باسی یەکەم ماوەی قوپاو لە سفر تاوەکو چەند پای لەسەر دوو ئەمە یەکیان یەک بگرێ سێ پای لەسەر دوو بۆ دوو پای. ئەنجا ماوەی قۆقز لە پای لەسەر دوو تاوەکو سێ پای لەسەر دوو. خاڵەکانی وەرگەڕان ئەمێنێتەوە خاڵەکانی وەرگەڕان ئەتوانین هەر ئاوا بنووسین ئێفی پای لەسەر دوو پای لەسەر دوو ئێفی پای لەسەر دوو یعنی پای لەسەر دوو ئەبێنەوە بۆ ناو نەخشەکەی سەرەوە ئەگەر پێویست بوو لەوێ دای بنەوە بیان دۆزەرەوە پای لەسەر دوو ناقص کۆساینی پای لەسەر دوو وابزانام سفریشەکە پای لەسەر دوو ئەمێنێتەوە ببرن چونکە کۆساینەکەی پای لەسەر دوو سفرە و پای لەسەر دوو کامێنێتەوە. خاڵەکەی تریش چەنە؟ سێ پای لەسەر دوو لەگەڵ ئێفی سێ پای لەسەر دوو. ئەگەر پێویست بوو ئێفی سێ پای لەسەر دوو بیخە ناو نەخشەکەی سەرەوە سێ پای لەسەر دوو ناقص کۆساینی سێ پای لەسەر دوو بەڵ هەر سێ پای لەسەر دووە کامێنێتەوە چونکە کۆساینی ئەوەیان سفرەکە. ئایا ئەبن بە خاڵی وەرگەڕان؟ بەڵێ ئەها کەوتونەتە نێوان قوپا و قۆقس قوپا و قۆقس ئەوە دوو خاڵی وەرگەڕان ئەمەش ساین و کۆساینەکانە. لە ڕاهێنانەکانە پرسیارمان هەیە ئایا لەسەر وێنە چۆن ماوەی قوپا و قۆقس دیاریکەین ئەوە باسەکەم بۆتان و ئیتر ئەم وانەی ئەمڕۆ کۆتایی پێهێنین لەوانەیەکی ترە ڕاهێنانەکان پرسیارە گرنگەکانیان حلەکەین. ئەگەر سەیری ڕاهێنانەکان بکەن پرسیاری یەکەم دووەم سێم چوارم ئەو چوار وێنەیە ئەم وێنە چەماوەمان هەیە ئەڵێ ماوەی قوپا و کامەیە دووەمیشیان ئاوایە سێمیان لە بەکلۆریە ساڵێک هاتبەوە و هەروەها وێنەی چوارەمیشمان هەیە بە ئەلێرە باسی بکەم. وێنەی چوارەمیش بەم شێوازەیە ئەحمەد ئەوە لە لای تۆ ئەگەر پرسیارێکم لێ کردی وەڵام بەرەوە لەسەر ئەوانە وێنەی یەکەم دیقەت بن بەس قوپاومان هەیە سەیریکەن وێنەکە هیچ قۆقزێکی تایە نەخێر کەواتە ئەمە ماوەی قوپاوەکەی
ماوەی قوپاوەکەی بریتە لە چەند کێزانێ ناقز ئینفینیتی بۆ موجب ئینفینیتی. ماوەکان یەک زۆر گرنگە دایم بە پێی تەوەری ئێکس دیاریەکەی ها وەکو ئامانج نییە بزانم سەیریکەم بۆ شۆ ڕۆشتووە ئامانجە بێ حسابی وایەکەیکن بەڵام لە ماوەکانە ئەبێ لەسەر تەورەکان حسابی وە بکەین واتە لە ناقز بێپایان تاوەکو موجب بێپایان وازحەوەنیەوە قوپاوە. بەڵام ئەمەی ئێرە دیقەت بن قوپاویشی تایە قۆقزیشی تایە کە باسی قوپاو قۆقز کرا یەکسەر خاڵەوەرگەڕانەکە دیاریکە چکە خاڵەوەرگەڕانەکە چۆن لە فاسیلە یعنی جاکەرەوە لە نێوان قوپاو و قۆقزە ئە لێرایە ئەمان چەنە خاڵی یەکەمە باش کەواتە ئەگەر دیقەتی ئەم قوپاوە بین ڕێژین لەکوێ بۆ کۆ باڵێ ئەمە ماوەی قوپاوە ناقز ئینفینیتی تاوەکو یەک ماوەی قۆقز ئەمێنێتەوە لەکوێ بۆ کۆ ماوەی قۆقز لە یەک تاوەکو موجب ئینفینیتی. بابینە سەر ئەم وێنەیە ئەم وێنەیە ساڵێک لە بەکلۆریە هاتبووە داوای ماوەی قوپاوی کردبوو ماوەی قوپاو. ئەگەر سەیرێکی ئەم چەماوەی بکەین ئەوە بە قوپاو دانرێ ئەگەر کەمیش بێ هەر بە قوپاو دانرێ شێوەی چاڵی هەیە ئەمەشیان بە هەمان شێوە کەواتە ئەمە ماوەی قوپاوە ئەمەش قوپاوە ئەمەش دیارەکە قۆقزە. ئەگەر دیقەت بن لە نێوان ئەم قوپاو قۆقزەیە لێرە خاڵی وەرگەڕانمان نییە بۆ چونکە ئەم دەرکەناریتایە ئەها دەرکەناریتایە بەڵام خۆماوەکانمان هەیە ئەگەر خاڵی وەرگەڕانمان نییە خۆماوەمان هەیە ئەم ماوەی قوپاوە لە کوێوە بۆ کوێ تەمەن دەرکەنارەکان گرنگە بە چەنە هاتوتە خوارێ یەک یا دوو باڵێ باشە کەواتە ئەمەیان لە کوێوە بۆ کوێ لە سالب ئینفینیتی تاوەکو سالب یەک ئەمە قوپاوە قوپاوەکەی تریان لە کوێوە بۆ کوێ لە یەکەوە تاوەکو موجب ئینفینیتی. ئەی ماوەی قۆقزەکە لە سالب یەک تاوەکو موجب یەک بەکراوەی. ئەگەر سێرێکی ئەم وێنەیە بکەن ئەم وێنەیە گرنگە ئەها سەیری دەسم کەن چەماوەکە چۆن کێشاوە تا ئێرە ها سەریکەن تا ئێرە قوپاوە ئەمە قوپاو دوایی تۆزێک ئەبێ بە قۆقز ئەم تۆزە دوایی دیسانەوە ئەقپێتەوە ئەنجاوەکو پاشان بە قۆقز دەست پێکاتەوە. کەواتە بێت لێرە خاڵە وەرگەڕانەکان دیاریکەن یەکەم خاڵی وەرگەڕان ئەم خاڵەیە بەرامبەری ئەکسەکەی چەنە وەرە سەرەوە بزان ئێرە چەنە سالب دوو یان دووە سالب دوو ئەم خاڵش چەنە سفرە وەش خاڵێکی وەرگەڕانە چکە لە نێوان قوپا و قۆقز ئەمەش خاڵێکی وەرگەڕانی تر لە نێوان دوو. کەواتە با قوپاوەکان حسابکەن قوپاوەکان ئێرەیە لەگەڵ ئەم تۆزە هەر بەدەمی پێتان ئەڵێم ماوەی قوپاو لە سالب ئینفینیتی تاوەکو سالب دوو ئەمە یەکێکیان یەک بگرێ لەگەڵ چەند سفر تاوەکو دوو ئەم دوانە قوپاون. هێنە سەر قۆقزەکان یەکێکیان لە سالب دوو تاوەکو سفر یەکێکیان لە دوو تاوەکو موجب ئینفینیتی. ئەوەش ئەگەر لەسەر وێنە داوای قوپا و قۆقزمان لێ بکات بەو شێوازە ئەیدۆزینەوە. یەک شتی تر هەیە کە باسی کردو تەنها وەکو تێبینێک ئاگاداریان وەکو تێبینێک ئەو شتا بەوە کۆتایی پێێنم دیاریکردنی خاڵەکانی شلۆقی گەورەترین کۆتایی بچووکترین کۆتایی بەهۆی داتاشاوی دووەمەوە. چۆن بەهۆی داتاشاوی دووەم ئەزانین خاڵێکی شلۆق گەورەترین یا بچووکترین کۆتاییە خۆی خاڵی شلۆق وتمان ئەبێ باش مادەم وایە ئەبەم دێڕە کۆتایی پێێنین دوایە خاڵی شلۆق خاڵێکە وتمان بەبێ داتاشاوی یەکەمی بۆ بدۆزینە بۆ بزانین زیابوون و کەمبوونەکەی چەنە. ئەگەر خاڵێکی شلۆق ئەمە خاڵێکی شلۆقەوادانێ گریمان یەکە دووە ئەگەر ئەم دی موجب ئەو دی سالب بێ ئەمە ئەبێتە گەورەترین نابێتە بچووکترین ئەبێتە گەورەترین کۆتایی باسی خاڵی شلۆقەکەم. ئەگەر ئەمە سالب بوو ئەمە موجب بوو ئەبێتە بچووکترین کۆتایی ئەمە بەهۆی زیابوون و کەمبوونەوە. بەڵام بەهۆی داتاشای دووەمیشەوە ئەتوانین دیاریکەن کە خاڵێکی شلۆق گەورەترین یا بچووکترینە ئەویش ئەچین خاڵە شلۆقەکە ئەو خاڵە شلۆقەی کە هەمانە ئەی خێنە ناو داتاشاوی دووەمەوە
خاڵە شلۆقەکە ئەخێنێکەوە ناو داتەشای دووەمەوە. ئەگەر موجب دەرچوو ئەوە بێتە گەورەترین کۆتایی، ئەگەر سالب دەرچوو ئەبێتە بچووکترین. ئەگەر داتەشای دووەم موجب دەرچێت بێتە بچووکترین بە پێچەوانەوە، ئەگەر سالب بوو ئەبێتە گەورەترین کۆتایی. ئەوە لەوانەی ئایندەیە باسی ئەەکەین بۆچی ئەمانە بێتە بچووکترین کۆتایی، چکە ماوەی قوپاڵمان هەیە خاڵەکە لە خوارەوە، ماوەی ئەمە قوپاوە خاڵی شلۆق ئەلەیا بێ نابێتە بچووکترین. لێرە داتەشای دووەم کە سالبە یعنی قۆقزە، کە قۆقزیش بوو خاڵەکە بەکوێیە، خاڵەکە بەسەرەوە بێتە گەورەترین کۆتایی. بەڵام کێشەیەکی هەیە ئەم ڕێگەیە هەندێک جار سفرەکە، کاتێککە خاڵی شلۆق لە داتەشای دووەمەدانی سفرەکە، ئەو کاتە هەر ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕێگەی یەکەم. لێرە کۆتایی پێین و خەتان لەگەڵ بێت تا دەرسێکی تر.